تایبەت بە قەرەباڵغی و جەنجاڵی شەقامەکانی بەغدا گفتوگۆی زیاترەکەین لەگەڵ میوانمان ئەنوار موسەوی کە شارەزای سیاسیە لەگەڵمانە. بەڕێز ئەنوار، ئەم کاتتان باش. لە راپۆرتەکە باس لە هەندێک لە هۆکارەکانی قەرەباڵغی لە شەقامەکانی بەغدا کرا، بەڵام جگە لەوانە هۆکاری دیکە چی ئەبینن کە تایبەتە بە قەرەباڵغی و جەنجاڵی شەقامەکان؟ ئەمە بۆ چیە گەڕێتەوە؟ بەڵێ لە ڕاستیدا سەرەتا ئێوارتان باش، ئێوارەی بینەرانی کوردستان چواریش باش. ئەمڕۆ دەبینین کە ئاژاوەیەکی زۆر لە بەغدادا هەیە، بە تایبەتی ئەم ئاژاوە لەکەیوە دروست بووە لە ساڵی 2023ەوە. ملیۆنان ئۆتۆمبیل و بار هەڵگری جیاواز هاتوونەتە ناو بەغدادەوە. حکوومەتی زۆر گرنگی بە جادە و بانەکان نەداوە، ئەمەش بۆتە هۆی دروستبوونی قەرەباڵغێکی زۆر لە بەغدادا. نزیکەی 1000 بۆ 2000 ئۆتۆمبیل دێنە ناو عێراقەوە بەبێ ئەوەی کە مستەمسەک و کەرستەیشان بۆ کرابێت لە سنوورەکانەوە. ئەمەش قەرەباڵغی دروست دەکات. هەروەها حکوومەتیش لە دوای ساڵی 2004ەوە کارێکی وای نەکردووە بۆ فراوانکردنی ڕێگاکان. هەوڵی نەداوە کە ڕێگەی خێرا ژێرپرد و ئەندەرپاس دروست بکات. هەوڵی نەداوە ڕێگەی بازنەی بە دەوری پارێزگاکاندا دروست بکات کە ئەمە قەرەباڵغی کەم دەکاتەوە، بەڵام حکوومەت شتێکی وای لەم بارەیەوە نەکردووە. بەداخەوە ئەوەی دەیبینین کە قەرەباڵغی و ژاوەژاوێکی زۆر لە شەقامەکانی بەغدادا دەبینرێت. هەزاران ئۆتۆمبیلی مۆدل کۆن هەیە لە ناو پارێزگاکاندا کە ژیگە پیس دەکەن. ئەمانە هەر هەمووی بووەتە هۆی دروستبوونی فەوزایەکی ئیداری. بەداخەوە نەبوونی پلانی حکوومەتیش وای کردووە کە خەڵکی زۆر نیگەران بێت یاخود کاریگەری نەرێنیان لەسەر هاوڵاتیان. کەواتە بابینە سەر ئەو کاریگەریان نەرێنیانە. بەڕێز ئەنوار، بۆ خۆتان ئەوە باش دەزانن کە پایتەختی هەر وڵاتێک جەنجاڵی و قەرەباڵغی تێدایە، بەڵام ئەگەر پلانێکی باش هەبێت ئەو جەنجاڵیە کەمتر خۆی ئەنوێنێت. کاتە با بڵین قەرەباڵغی و جەنجاڵی شەقامەکان ئەبێتە هۆی دواکەوتنی مامەڵەی هاوڵاتیان، کار و چالاکیان ڕۆژانە، درەنگەیشتنیان بە شوێنی دەوامەکانیان. ئەمە تا چەند کاریگەریە کاتە سەر خەڵکی بەغدا؟ بەڵێ لە ڕاستیدا ئێستا تۆخی بەغداد زۆر خراپە. ئەمەش کاریگەری نەرێنی زۆر لەسەر هاوڵاتیان دروست کردووە، بە تایبەتی بازرگان و فەرمانبەران. تەنانەت کرێکارە سادەکانیش کە دەچنە سەرکار زۆر کێشە و ئاڵنگاریان ڕوبەڕوو دەبێتەوە. خوێنکارانی ژەلایەکی دیکەوە کاتێک دانەوێ بچنە قوتابخانە و زانکۆکان ناتوانن لە کاتی خۆیاندا بگەنە شوێنەکانیان بەهۆی قەرەباڵغی شەقامەکانەوە. بەداخەوە هاوڵاتی عێراقی وای لێ هاتووە نیوەی تەمەنی بەس لە شەقامەکاندا بەسەر دەبات. تەنانەت بەشێکیان ناچارن پێش بانگی بەیانی هەستن بۆ ئەوەی بچنە دائیرە و فەرمانگەکان بۆ ئەوەی لە سەعات 8 بگەن، ینی 4 سەعات پێشتر هەڵدەسن خۆیان بەڕێدەخەن تەنها بۆ ئەوەی لە کاتی دیاریکراودا بچنە سەر کارەکانیان. ئەمەش هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی زیادبوونی ئۆتۆمبیل لەسەر شەقامەکان، هۆکارەکەی نەبوونی پلانێکی گشتگیرە لەلایەن حکوومەتەوە بۆ ڕێخستنی شەقامەکان. بەشێکی زۆری ئۆتۆمبیلەکان وەکو ئاماژەم پێدا هیچ نووسراوێکی فەرمیان نییە لەلایەن سنوورەکانەوە دەهێنرێنە ناو عێراقەوە. ئەمەش دەبێت ئەو دروستبوونی ئاژاوەیەکی ئیداری زۆر ناکۆنتڕۆڵکرا و کە کاریگەری نەرێنی لەسەر هەر هەمویان هەیە. باشە، کاتە جگە لە ئۆتۆمبیلانێک کە هاوردە ئەکرێن، ژمارەی زۆریش ئۆتۆمبیلی کۆن لە شەقامەکانی عێراق بینرێن، بە تایبەتی لە بەغداوەی سەردانی بەغدای کردبێت دەبینێت چەندە ژمارەی ئۆتۆمبیلانی کە کۆنن و پێویستە کات کە وەلاوە بنرێن. جگە لەوە کە وەلاوە ناڕێن ئۆتۆمبیلی تازەش هاوردە ئەکرێت. ئەمە تا چەند هۆکارە؟ بەڵێ بەڵێ ئەوانە هۆکاری سەرەکین بێگومان هۆکاری دیکەش هەیە. پێویستە ئەو ئۆتۆمبیلانەی کە کۆنن، بۆ نمونە ئەوانەی کە تەمەنیان 40 بۆ 30 ساڵە، پێویستە ئۆتۆمبیلانە ببرێن بۆ سکراب و کۆتاییان پێ بێنرێت، یاخود حکوومەت لە ڕێگەی پارەوە لە هاوڵاتیەکانی بکڕێتەوە، چونکە بەڕاستی شەقامەکانیان زۆر پیس کردووە. بەشێکیان تەمەنیان سەر و 40 ساڵە. ئەوەی کە لە بەغدادا دەبینرێت بەداخەوە حکوومەت تاوەکو ئێستا هیچ پلانێکی نەبووە بۆ بنبەرکردنی ئۆتۆمبیلانی کە تەمەنیان سەر و 40 ساڵە. هەندێکیان تەنانەت دەگەنە سەر و 50 ساڵ. ئەمە هەم ژینگە پیس دەکات، دووکەڵێکی زۆر دەردەکات. هۆکاری دیکەش هەند بێگومان بۆ قەرەباڵغی شەقامەکان.
باشە ئەگەر بکرێت من یەک دوو پرسیاری ترم هەیە کەمێ بە خێرایی وەڵامم بدەنەوە تایبەت بەوەی کە دروستکردنی شەقامی بازنەی ئەوەی کە دەیبینین لە هەولێر هەیە هاوشێوەی هەولێر دروستکردنی شەقامی بازنەی تا چەند ئەبێتە یارمەتی دەربۆی کە ئەو قەرەباڵغی و جەنجاڵیە کەم بکاتەوە شارەزایان باز لەوە دەکەن کە ئەمەش هۆکارێکە بۆی کە ئەو جەنجاڵیە کەم بکات. بەڵێ گومانی تێدا نییە کە بۆ نمونە شارە گەورەکانی جیهان لە ساڵی پەنجاکانەوە بیریان لە شەقامی بازنەی کردووەتەوە بۆ ئەوەی کە تۆ بێ ئەوەی بچێتە ناو شارەکەەوە بچتە شوێنێکی دیکە ڕێگەی بازنەی یارمەتێکی زۆری فەرمانبەران و خوێندکاران دەدات ئەمانە هەر هەمووی پلانی زۆر باشن پێویست ناکاتەوە ئەگەر ڕێگەی بازنەیت هەبێت بچیتە ناو شەقامەکان و قەرەباڵغێکی زۆر ڕوبەڕوو بێتەوە بەداخەوە ئەمەش کاریگەری هەبووە پێویستە ڕێگەی بازنەی کاریگەری زیاتری پێ بدرێت گرنگی زیاتری پێ بدرێت لە بەغدادا دروست بکرێت بۆ ئەوەی کە هاوڵاتیان ئەوە دووە نەکەون لە شەقامەکاندا لەناو ئۆتۆمبیلەکان بەڕێز ئەنواردا پرسیاری من ئەگەر بکرێ بە کورتی وەڵامم بدەیتەوە دێمە سەر بابەتی ئەمنی بابەتی ئەمنی لە بەغدا یەکێکی دیکەیە لەو بابەتانەی کە ئەتوانین بڵێن هۆکاری قەرەباڵغی شەقامەکانی بەغدایە بەهۆی ئەوەی کە ئەوەی سەردانی بەغدای کرد بێ بینی بێتی ئەوە دەزانێت کە لە بەردەمی دام و دەستگا گرنگەکانی حکوومەت ئەو کۆنکرێتانە دانراوە شەقامەکان بەرتەسکترەکەنەوە کاتە هۆکاری ئەمنیش هۆکارێکی دیکەیە. بەڵێ ئەوە ژێتێکی دیکەی لە هۆکارەکان بۆ دروستبوونی قەرەباڵغی بەشێک لەو ڕێکارە ئەمنیانەی کە حکوومەتی عێراق لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانەیە گرتوێتێ بەر بەداخەوە پێشتر دیراسە و هەڵلێکۆڵینەوە لەبارەوە نەکراوە هەر بۆیە دانانی ئەو سەب و بربەستە ئەلکترۆنیانە کاریگەری زۆر نەرێنی هەبووە لەسەر قەرەباڵغی شارەکان لەسەر ئەوەی کە بەشێک لە ڕێگاکان بە تەواوی داخراون بەشێک لەو ڕێگانەی کە بربەستی ئەلکترۆنیان لەسەر دروست کراوە دەبێتە هۆی دواکەوتنی هاوڵاتیان لە گەیشتنیان بە کارەکانیان لە گەشتنیان بۆ شوێنێک کە بۆی دەچن بێگومان ئەو قسەی تۆ کردت ڕاستە کە هەبوونی بربەستی کۆنکرێتی کاریگەری زۆر نەرێنی هەبووە لە بەشێک لە شەقامە قەرەباڵغەکان بۆ گەشتنی هاوڵاتیان بە شوێنەکانیان. بەڵێ سپاس دەکەین سەبارەت بە قەرەباڵغی و جەنجاڵی شەقامەکانی بەغدا میوانمان ئەنوەر موسەویمان لەگەڵ بوو شارەزای سیاسی سپاس دەکەین.